تەوەری یەکەمی بەرنامە گفتوگۆ دەکەین لە تەوەری یەکەمە باز لە کاریگەریەکانی تێکدانی سروشت و ژینگە لەسەر ئایندەی ژیان دەکەین. زۆر جار ئەو سروشتە جوانەی کە بوونی هەیە لە بەشێکی زۆری ناوچەکان و لە جیهانیش و لە هەرێمی کوردستانیشا بە دیاریکراوی بە هەندێک هۆکار سروشتەکە تێک دەرێت. هەندێک کات بە هۆکاری دروستکردنی خانوو، بینا، باڵەخانە و هەندێک بابەتی دیکە وەکو پرۆژەکان کاریگەری لەسەر تێکدانی سروشتەکە دەبێت و ئەمەش جارێکی دیکە کاریگەری نێرێنی لەسەر ژینگەی وڵات و ناوچەکە بەجێدێڵێت. جا تایبەت بەم بابەتە خالد سلێمان ڕۆژنامەنووسی ژینگەی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لە کەنەدا لەگەڵمانە. کاک خالد، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستانم، کاتت باش بێت. ئەم کاتێ ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. زۆر سپاس. کاک خالد، ئەگەر باز لە کاریگەری تێکدانی سروشت و ژینگە بکەین لەسەر ئایندەی ناوچەکان و بەدیاریکراوی، ئەگەر باز لە ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق بکەین، وەکو ڕۆژنامەنووسێکی ژینگەی خوێنەوەتان بۆم بابەتە چۆنە و چۆن دەیبینن؟ ئێمە هەڵبەتە لە کوردستانە لەبەردەم دوو گرفتان. گرفتی یەکەمیان ئەوەیە کە گۆڕانکاری کەش و هەوایە، ئەوش لە بەرزبوونەوەی پلەی گەرما و لە کەمبوونەوەی دابارین و لە خۆڵبارین و زۆر جار لە دروستبوونی لافا و ئەمانە کاریگەری ڕاستەوخۆی گۆڕانکاری کەش و هەوان کە بڕیارەکە و کەمکردنەوەی لە لای ئێمە نییە، زیاتر بڕیارێکی جیهانیە، بەڵام دیاردەیەکی تر هەیە، بڵێن کاریگەریەکی تر هەیە، ئەوش تێکچوونی سیستەمی ژینگەیە. ئەوە لە لای خۆمانە، بۆ نمونە چالاکی مرۆیی، چالاکی پیشەسازی، چالاکی دروستکردنی خانوبەرە و باڵەخانە و ئەم هەروەها بەکارهێنانی وزە و بەکارهێنانی ئاو سەرچاوە سروشتەکان. ئەمە ئەگەڕێتەوە بۆ لای خۆمان. ئێمە خۆمان ئەتوانین ئیدارەی باشی بکەین، خۆمان ئەتوانین بەباشی ئەو سەرچاوە سروشتیانە بەکاربێنین بۆ ئەوەی کاریگەریان کەمتر بێت لەسەرمان. بەداخەوەی لەم لە کوردستانە ئەمڕۆ گرفتێکی گەورە هەیە. ئەو گرفتش ئەوەیە کە پرۆژە پیشەسازی و هەروەها پرۆژەکانی نیشتە جێبوون و بەکارهێنانی وزە و بەکارهێنانی سەرچاوە سروشتیە نوێبووەکان، ئەمانە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو ناکرێت. زۆر جار بەرژەوەندی کۆمپانیایەک لە پێناو بەرژەوەندی کۆمپانیایەکە سروشتی کوردستان تێکەدرێت، چیایەکی کوردستان تێکەدرێت، ئاوی کوردستان تێکەدرێت، هەرچی ئەو پرۆژە زەبەلاحانەی نیشتە جێبوونەیە لە کوردستانە بەبێ هیچ ڕێنماییکی ژینگایە ئەکرێت. زۆر جار نەک تەنها بەبێ ڕێنەمایی، بەڵکو لەسەر حسابی سیستەمی ژینگەیی ئەکرێت. یعنی من یەکێک لە وتارەکانم ئەمڕۆ لەسەر چیایی ئەزمەڕ و گۆژە بوو لە سلێمانی. بەڕاستی ئەمەی ئەکرێت ئەبێ بە هەموو شێوەیەک، چی حکوومەتی لۆکاڵی سلێمانی و هەروەها چی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها کۆمەڵگەی مەدەنیش ڕێگان نەدەن. ئەمەی کە ئەکرێ ئەمە دەستکاری ژیانی نەوەکانی داهاتووی کۆمەڵگەی کوردستانە. ڕاستە لەوانەیە ئێمە بۆ ڕۆژێک چێژ لەمە ببینین، لەمەی کە هەیە، بەڵام ئایا 10 ساڵی تر چی ئەەکەین؟ 15 ساڵی تر، 50 ساڵی تر چی ئەەکەین؟ بۆیە زۆر گرنگە کارەکان بە شێوەیەکی بەرنامە داڕێژراو بکرێن. بەڵێ کاک خالی، لەسەر دوای وتاری خۆت کە باس لە چیای ئەزمەڕ و گۆژە دەکەیت، دەمێت ئەو بپرسم تا چەندێک ئەم چیانە خزمەت بە هەرێمی کوردستان و شاری سلێمانی دەکەن. ڕەنگە زۆر کەس پێیان وابێ ئەم چیانە ڕەنگە سوودێکی وا نەگێنن بە ژێگەی هەرێمی کوردستان، یاخود بڕینەوەی دارەکانیان بە شازە لە شەوازەکان. ئەم مەترسیێک لەسەر ئەم زنجیرە چیانە کاریگەرێکی ئەوتۆی لەسەر سلێمانی و لەسەر هەرێمی کوردستان نەبێت. ئەمەوێت لە ڕێگەی پرۆگرام کەمێک باز لە سوودەکانی بوونی ئەو چیانە لە هەرێمی کوردستان و هەروەها سروشتەکەی. ئەزانی با لە خاڵێکی گرنگەوە دەست پێکەم. من لە ژیانما لە دوو شار ئاژیم. دوو شار بەشێکن یعنی من دوو شار لە ژیانی منە. یەکەمیان سلێمانیە، دووەمیان شاری مۆنتریالە. یەکەمیان لە باشووری زەویە سلێمانیە، دووەمیان لە باکووری زەویە کە مۆنتریالە. هەردووکیان بەشێکن لە ژیانم. لێرەیان نمونەیەک دەدەمێت لە ناو شاری مۆنتریال کە لێی ئەژیم، چیایەکەیە ناوی مۆغۆیال بە زمانی فەڕەنسی، یعنی چیای شاهانە. یعنی ئەم چیایە لە کاتی خۆیەوە یاسایەک دەرکراوە، نابێ هیچ باڵەخانەیەک لەم چیایە گەورەتر بێ، لەم چیایە بەرزتر بێ، بۆی هارمۆنی نێوان چیاکە و نێوان شارەکە بپارێزرێ. ئەمە یەک. دووەم، ئێستا وایان لێ کردووە تەنانەت ئۆتۆمبیلیش بۆی نییە بچێت بۆ سەر چیاکە، بۆ لەبەرەوەی ئەمە کردوواتە شوێنێکی پیادە. ئەمە بەشێکە لە هارمۆنی شار، بەشێکە لە ژینگەی شار، بەشێکە لە هەناسە و
لە سیەکانی شار. بۆیە من پێم وایە لە سلێمانیە گۆیژە و ئەزمەر و هەروەها چیاکانی تر، بەڵام بە تایبەتی ئەم دوو چیایە گۆیژە و ئەزمەر سیەکانی ئێمن. لێرەیە ئەمەوێ زانیاریەکی تری پێ بڵێم، ئەوش ئەوەیە ئەمڕۆ هەر ئەمڕۆ ئەوە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بڵاوبووتەوە دراسەیەکی تازە لێکۆڵینەوەیەکی تازە بڵاوبووتەوە دەربارەی خاک. ئەڵێ خاک سندوقی ڕەشی ژینگەیە. بۆ سنووقی ڕەشی ژینگەیە؟ بۆ چونکە خاک لە توانایە هەیە ڕێژەیەکی زۆر دووەم ئۆکسیدی کاربۆن لە خۆیان هەڵگرێت کە کاتی ئێمە ئەم چیایانە تێک ئەدەین و خاکەکەی تێک ئەدەین و ئەیکەینە باڵەخانە، ئەو کاتە لە بری ئەوەی دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵمژێت چی ئەبێ؟ ئەبێتە هۆی سەرچاوەیەک بۆ دەردانی دووەم ئۆکسیدی کاربۆن، یعنی ئەبێتە سەرچاوەیەک بۆ دروستکردنی گەرمە، بۆ زیادکردنی گەرمە. هەڵبەتە چیاکان لەگەڵ ئەوەشە بەشێکی ترن لە دابارین پەیوەندیکی ڕاستە و خۆی هەیە بە چیاکانەوە. کاتی هەورەکان هەورە بەرگاویەکان بە تەمومژ و بە هەڵم و بەشێ بەسەر چیاکانە تێپەڕە بن، پێشەوەی چیاکان تێپەڕێن دابارین دەست پێەکە بەتاڵ ئەبنەوە. ئەمە سوودێکی تری چیاکانە و هەروەها ڕۆڵی چیاکان لە دروستکردنی ڕەوتی هەوایە. ئەو ڕەشەبایی کە لە سلێمانی هەمانە، ئەمە بەشێکە لە چیاکە ئەو چیانەی کەوا دەوروبەری سلێمانیان ئەوە. بۆیە دەستکاریکردنی ئەمە ئەزانی وەک چی وایە؟ وەکو وایە قومبەلەیەکی نەوەوی لە ناوچەکەی بتەقێنیتەوە. باشە کاک خالیت، کەواتە ئەگەر بێت و گۆڕانکاری لە سروشتی چیاکان لە هەرێمی کوردستان بکرێت و بە دیاریکراوی کاریگەری لەسەر ژینگە چۆن جێدەهێڵێت و کاریگەریەکانی ئایندەی چۆن دەردەکەوێت؟ کاریگەریەکانی وەک لە سێ خاڵی پێشووترە ئاماژەم پێکرد. یەکەم ئاو هەوای شارەکە ئەگۆڕێ، ئاو هەوای ناوچەکە ئەگۆڕێ و هەروەها سروشتی خاکەکەش ئەگۆڕێ. ئێمە باسمان کرد. باشە کاریگەری لەسەر ئاوی ژێر زەوی چۆنە بێ لەم حاڵەتەدا؟ ئەمە پرۆژەکان خۆیان هەر ئەم پرۆژانە خۆیان پێویستیان بە ڕێژەیەکی زۆرە لە ئاو. خۆمان باش ئەزانین لەو شوێنانەش ئاو نییە، کەواتە ئەم پرۆژانە پێویستیان بە ڕێژەیەکی زۆر ئاوە، یان ئەوەیە ئاوی ژێرزەوی، چونکە لە بیرمان نەچێت بەشێکی زۆری پرۆژەکان لە کوردستان چی ئەکەن لە بەروی سەرچاوی ئاومان کەمە ئاوی ژێرزەوی بەکارێنن. لەم کاتەیە ئەبێتە هۆی پڕووکاندنی ئاوی ژێرزەوی. ئەمە خاڵێک. خاڵی دووەم ئەبێتە هۆی دروستکردنی پاشەڕۆیەکی زۆر چی لە ئاوی پیس وەربە هەروەها پاشەڕۆی تر، چونکە لە کۆتاییە ئەم جسمە کۆنکریتیە زەبەلاحانەی کە هەن جگە لەوەی ئاوێکی زۆر بەهادەر ئەدرێت، جگە لەوەی پاشەڕۆیەکی زۆریان هەیە، سەرچاوەیەکی تریشە بۆ گەرمە، بۆ بەخشینی گەرمە. کەواتە ئێمە لە هەموو ڕوویەکەوە تەوان تۆ ئەبێ بە شتێکمان لەبیر نەچێت، ئەوش لایەنی ستاتیکی، لایەنی جوانی شارەکەی، چونکە لە کۆتاییە شارێکی وەک سلێمانی بەڕاستی بەشێکی جوانی و بەشێک لە ستاتیکای سلێمانی پەیوەستە بە گۆیژە و بە ئەزمەرەوە. ئەگەر گۆیژە و ئەزمەر بکرێن بە باڵەخانە و دیمەنە سروشتەکەیان تێک بدرێت، ئەو کاتە سلێمانی تایبەتمەندێتی نامێنێت. ئەم هەموو خاڵانە هەڵبەتە لەوانەیە ئێستا کەسێک بێوێ بڵێ منەچم باش شقەیەکم هەبێ لەسەر ئەزمەر، باش شقەیەکم هەبێ لە پاڵچیای گۆیژەیە، لەوانەیە ئەمە حەزێک بێت. بەڵام ئەم حەزە نابێ ئەوەمان لەبیر باتەوە کە ئێمە بێ ئەی باشە نەوەکانی داهاتوی ئێمە 10 ساڵ دوای 15 ساڵ دوای 50 ساڵ چی ئەکەن؟ بە تایبەتی ئێمە لە بەردەم گۆڕانکاریکی گەورەی گۆڕانکاری کەشوهەوایان، بۆی ئەبێ لە ئێستەوە بە شێوەیەکی دوورمەودایی بیر بکەینەوە. بەڵێ کاک خالیت، گۆڕانی کەشوهەوا لە ئێستا دەکاریگەری لەسەر تەواوی جیهان دروست کرد، جا هەرێمی کوردستانیش. ئێمە لە بری ئەوەی کە لە خەمی ئەوایە بین کە ئەم چیایانە یاخود ئەم سروشتە بکەین بە یەکێ نیشتەجێبوون، چۆن وا بکەین کە پارێزگاریان لێ بکەین، واتەوایان لێ بکەین کە گۆڕانی کەشوهەوا کاریگەریان لەسەر دروست ناکات، واتە کاریگەری لەسەر زنجیرە چیاکانمان، کاریگەریان لەسەر دارستانەکانمان، لەسەر ئەو سامانە سروشتیانی کە هەمانن. چی بکەین کە گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر سروشت نەبێت؟ خۆی بەڕاستی ئەمە یعنی ئەمە پرسیارە سەرەکیەکەی، ئەمە پرسیارە جەوهەرەکەیە. ئێمە چی بکەین؟ لێرە ئەمەوێت دوو خاڵ بخەمە پێش چاو. یەکەمیان
لە ئێستاوە تا 2050 یعنی زۆرمان نەماوە هەمووی 30 ساڵ کەمتر ماوە 26 ساڵ ماوە بگەینە 2050 26 ساڵ هیچ نییە یعنی بە چاوداخستنیە 26 ساڵە بووە لە 2050 لە سا هەفتای دانیشتوانی دنیا لە شارەکان ئاژین بە شارەکانی کوردستانشەوە کەواتە لەم کاتەیە شارەکانی کوردستان پێویستیان بە چییە؟ پێویستیان بە دووشتی ئەساسیە یەکەمیان ژێرخانە ئاوەڕۆ کارەبا خزمەتگوزاری هەموو شتەکان ئەگەر بێت و ئێمە ژێرخانێکی باشی شارەکان هەبێت ئەو کاتە توانایی ڕوبەڕووبوونەوەی کاریگەرەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە ئارادایە ئەمە یەک دووەم ئەبێ شاری ژیر شاری زیرەک بێت ئەم شارە زیرەکە پشت بە تەکنۆلۆژیا و پشت بە هەرچی ئامرازەکانی پێشکەوتن هەیە ئەبەستێت بۆ دابینکردنی خزمەتگوزاری و هەروەها بۆ کەمکردنەوەی پیسبوونی هەوا ئەوش لە ڕێگای مثلەن وزەی نوێبووەوە لە ڕێگای تەکنۆلۆژیاوە خاڵی سێ خاڵێکی زۆر گرنگە ئەوش ئەوەیە پەیوەستە بەو پرسیارەی کە تۆ لە من کرد ئەوش ئەوەیە شار لە سروشت نزیک بکرێتەوە مەبەستم نزیک بکرێتەوە ئەوە نییە ڕێگاکانی نێوان چیاکان و شارەکان نەمێنن نەخێر دیمەنی شار ناسنامەی شار لە ناسنامەی سروشت نزیک بکرێتەوە ئەوش وەک چی دروستکردنی پارکێکی زۆر دروستکردنی ڕوبەرێکی سەوزایی زۆر ڕوبەرەی سەوزایی زۆر نەک تەنها بۆ مرۆڤ بەڵکو لە زۆر شوێنە ئەبێ شوێنێکی وا دروست کرێ تەنانەت مێرووەکان و باڵندەکان ئەوانەی کە هەڵاڵە ئەگوازنەوە ئەوانەش بتوانن لەناو شارە بژین بەم شێوەیە ئێمە چیمان کرد ئێمە ڕوبەرێکمان دروست کرد بۆ ئەوەی شار سیەکانی شار بە باشی هەناسە بن ئێمە بەداخەوە لە بری ئەوەی هەنگاوی لەم شێوەیە بگرینە بەر ئێستا ئەچین ئەو چیا سروشتە جوانەی کە هەمانە کە خۆی سیەکانی ئێمەیە ئەوە لە ناوە بین کەواتە کاک خالید ئەگەر ڕۆتەکە پێچەوانە بێتەوە واتە ئەگەر لە نزیکی ناوچە سروشتیەکان یەکەی نیشتە جێبوون پرۆژە دروست بکرێت ئایا ئەمەش کاریگەری لەسەر سروشت ئەبێت یاخۆ بە شێوازێک لە شێوازەکان لە ئێستادا دایانێت کە لە کەشێکی سروشتیا لە وەکو خۆت باس لێوکە لە دیمەنێکی جوانە دەیەوێت لەسەر چیای گۆیژە شوقەیەکی هەبێت یاخۆت لەوێ دابژی ئایا گواستنەوەی ئەم نیشتە جێبوونانە یاخۆت گواستنەوەی کۆمەلگا بۆ شوێنە نیشتە جێبوونەکە ئەمە کاریگەری لەسەر سروشت دەبێت یاخۆ بە شێوازێک لە شێوازەکان دەبێتە هۆی بەرتەسک بوونەوەی هەوا یاخود هەتەنها ڕێگە چارەکە ئەوەیە کە پارک و سەوزایی بهێنرێتە ناو شارەکان و نەکو ناو شارەکان ببرێت بۆ ناو سروشت خۆی ئەبێ هەردووکیان بکرێت ئەبێ ناو شارەکانە ڕوبەری سەوزایی دروست بکرێت و دەستیش نەبرێت بۆ ئەو ڕوبەرە سەوزیە سروشتیالی سروشتیەی کە هەمانە ئەمە یەک دووەم خاڵێکی گرنگتر هەیە ئایا ئێستا شارێکی وەک سلێمانی لە قەیرانی نیشتە جێبوون ئاژی نەخێر ئێستا سلێمانی بەڵکو زیادە هەیە یعنی زیادە هەیە لە کرێخانوو دابەزیوە کرێی شوقە و خانوبەرە و ئەمانە هەمووی دابەزیون کەواتە لێرە ئێمە لە قەیرانە ناژین باشە کە لە قەیرانە ناژین ئەوە چی بیرکردنەوەیەکە دەست بۆ چیەکانە بە ئەمە یەک دووەم ئەمە مڵکی گشتیە ئەمە ئەم چیانە مڵکی کۆمپانیان نییە ئەمە مڵکی گشتیە مڵکی من و تۆیە مڵکی هاوڵاتیانە ئێمە مافی ئەوەمان هەیە چێژ لەم سروشتە ببینین نەک کۆمپانیایەک بیکە بە پارە و دوای پێمان بفرۆشێتەوە ئەمە جۆرێکە نەعەدالەتی کۆمەڵایەتی و ژینگەی بەرامبەر بە ئێماکرێ بەڕاستی ئەبێ نە کۆمەلگا نە خەڵکی ئەکادیمی نە خەڵکی ڕۆژنامەنووس نەمیدیاکان نابێت تەرەمە بێدەنگ ئەم باشە کاک خالید وەکو ڕۆژنامەنووسێکی ژینگەی ئەوەی بە دووادەچوونت بۆ یاساکان کردبێت کە خزمەت بە ژینگە دەکات هیچ یاسایەک تایبەت با ڕێگریکردن لە کۆمپانیەکانی وەبەرهێنان هەیە کە بە یاسا بتوانن لەو شوێنەی کە یاسا بۆی دیاریکردون بتوانن پرۆژەکانیان بەرەو پێشبەرن لە ڕووی یاساییەوە ڕێگری لەم بابەتە دەتواندرێ بکرێت و ئەگەر نەکرێت بە شێوەیەکی گشتی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتیان ڕۆژنامەنووسان ڕێکخراوەکان پێویستە چی بکەن ئەزانی یەکێک لە کوردستانم گرفتێکی گەورەمان هەیە ئەوش من لەم ڕۆژانەی پێشوا گەڕامەوە دیسانەوە ئەو ڕێنمایە نەم خوێندەوە ڕێنمایە ژینگەیەکان کە کاتی خۆی ساڵی 2008 ئامادەکراوە
ئەم ڕێنمایانە تا ئێستا گۆڕانکاری گۆڕانکاریان بەسەر نەهاتوون ئابدەیت نەکراونەتەوە بۆیە پێویستیان بەڕاستی ڕێنمایەکان و یاساکانی ژینگە لە هەرێمی کوردستان پێویستیان بە ئابدەیتکردنەوە هەیە پێویستیان بە تازەکردنەوەی پێویستیان بە ڕوانگەیەکی تازە هەیە ئەمە خاڵێکە خاڵی دووەم پەیوەستە بە یاساکانی وەبەرهێنانەوە ئەمەش دیسانەوە لێرە ئەمە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە لە هەموو دنیا باسی لێ ئەکرێت ساڵ ئەم کۆتایی ساڵی ڕابردووش خۆم بەشێک بوومە لە ئەنجامدەرانی لێکۆڵینەوەیەک دەربارەی ئەم بابەتە ئەوش بە زمانی ئینگلیزی پێڵێن پۆلی کرایسس یعنی قەیرانی وابەستە ینی قەیرانی زۆر کە هەمووی وابەستەی یەکترین ئێمە قەیرانی ژینگەی تەنها ئەوە نییە ئێمە بمانەوێت چیایەک بپارێزین و لەبەرەوەی جوانە و داری تایە و لەبەرەوەی باڵندەی تایە و لەبەرەوەی هەمە جۆری تایە نەخێر ئەمە بەشێکە لە ژیانی ئێمە لە ئابووری ئێمە لە سەرچاوی هەناسەدانی ئێمە لە سەرچاوی تەندروستی ئێمە لە کۆتاییە لەوانەیە ئەمڕۆ کۆمپانیایە قازانجکە لە پرۆژەیەکی نیشتەجێبوون لە بناری گۆژەیە بەڵام دوای 10 ساڵی تر دوای 20 ساڵی تر هەموو کۆمەڵگەی سلمانی بە ملیارها دۆلاری پێویستە بۆ ئەوەی لە پێناو تەندروستیە سەرفیکا بۆ چونکە ئەم پرۆژەیە بوو بە بارگرانی بەسەر تەندروستی خەڵکەوە کەوابێ ئێمە لە ماوەیەکی دوورمەودا زیانمان کرد بۆیە ئەبێ بیرکردنەوەکەمان بەم شێوە بێ نەک تەنها بیرکردنەوەیەکی کاتی بێت نەک تەنها بیرکردنەوەیەک بێت مثلەن ئەم دەستەی ژینگەیە یاساکانی چۆنە و چۆن مثلەن لەسەر ڕۆشنایی یاساکانی دەستەی ژینگە کارکەی نەخێر ئەبێ ئێمە ئەم بابەتە ببەستینە لاینی کشت و کاڵەوە بیبەستینە هەروەها یاساکانی وەبەرهێنانەوە بیبەستینە ئابووری و نیشتەجێبوون و تەندروستیەوە لە کۆتاییە هەموو ئەم سێکتەرانە پەیوەستن بەیەکەوە بۆیە پێم وایە تەنها یاسایەک چارەسەری ئەم کێشەیە ناکە بەڵکو یاسای تر و هەروەها سێکتەرەکانی تر لە ئاوەوە تا کشت و کاڵ تا ئابووری تا نیشتەجێبوون تا وەبەرهێنان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ خالد سلێمان ڕۆژنامەنووسی ژینگەی کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە کەنەدا لەگەڵمان بووی دووبارە سپاس